ئێمە لە ڕۆژی چوارشەمەوە تا لە 22 مانگەوە تا ئەمڕۆ 31 کەس لای ئێمە بە فەرمانی بەڕێز زادوەر دەستگیر کراون لەوانە بازرگانی تایە بەکارهێنەری تایەوە دز و بەکارهێنەری مادەوەشبەرەکانیش تایە لەوانە دوانیشان ئافرەتن هەمویان هاوڵاتی هەرێمی کوردستانن هەموو تاوانەکانیشان لە ناو شاری سلێمانی ئەنجامداوە جگە لەوانە خەڵکی تریشێ بە شوێنانەوەین کە بازرگان و بەکارهێنەری مادەوەشبەرەکانن بۆ ئەوەی دەستگیریان بکەین بە فەرمانی دادەر وەکو من پێشتر باسم کەنەوانە فرسەتیان هێناوە لەو ماوەدا لە هەندێک مارکردناوی شوێنەکان نانین کە دزیان کردووە و پارەی ئەو دزیێشان داوەتەوە بە بازرگانێک مادەی هۆشبەریان پێکردەوە خۆی بازرگانەکە دزی پێکردوون کە دوانیان ئەحداسن و مارکێتەکەشی بۆ دەستنیشان کردوون بۆ ئەوەی بچن لەو مارکێتە دزی بکەن و پارەی لێبوو بیزینیان شتیتر بزین بیفرۆشن لە باتی ئەوە مادەی هۆشبەر وەرگرن لەوانەتیان هەیە پێشتر لای ئێمە حکم بووە دەستگیر کراوە یاخو بە کەفالەت بەڕەڵا بووە و جاریچکە دەستی پێکردوێتەوە ئێمە تقریبان 20 ڕۆژ لەمە پێش 30 کەس لای ئێمە بە فەرمانی دادگا بە کەفالەت ئازاد کران لەبەرەوەی بەکارهێنەر بوون ئەوانە تا ئێستا لەوانە 16 کەسیان هاتوون کەفالەتەکە بێنن هەندێک لەوانە هەر کە سوکاریان پێیان خۆشنە لە سجن بێنە دەرەوە و تا دایک و باوکیان حەزەکەن هەر لە بەندیخانە بن داخستنی سنوورەکان کاریگەری باشیە بووە دیارە و جۆرە مادانە لە هەرێمی کوردستان زەرع ناکرێواتە ناچێنرێت ئەو مادانەی بۆ ئێمە دێ لە دەرەوەی وڵاتەوە دەیان هەندێک کرێکاری بیانی ڕاهاتون لەسەر ئەو مادانە دێن بۆ ئێرە بۆ ئیشکردن لەگەڵ خۆیانەوە تاسیراتشانە بۆ لەسەر خەڵکی ئێمە بۆ فێربوونی ئەو جۆرە مادانە